هەموو هێزە کوردستانیەکان وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند لە بەغدا شەڕ بۆ پلەپۆستی هیچ کەس ناکەن، بەڵکو شەڕ بۆ ماف و پشتی کورد و فەرمانبەران دەکەن، بەڕەواشی نابینن هیچ لایەنێک شەڕ بۆ مافە حزبی و کەسیەکانی خۆی بکات. ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی و تەبێژی کۆمەڵی ئیسلامی لە ئەمیانی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ئاماژەی بەوەش کرد دەکرێت کەسانێکی ئەکادیمی بە توانای خاوەن پێشینەی باش نوێنەرایەتی کورد لە حکوومەتی عێراق بکەن. نە ئێمە بەوازەحی وتومانە نە ئێمە خۆمان نەبوو هێزە سیاسیەکانی کەسی بەڕەوا نازانین کە با بڵێن شەڕەکە لە پێناوی کەس و لە پێناوی پۆستی کەسێک بێ. هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کەفاعاتی زۆری هەیە، خەڵکی زۆر خاوەن بەتوانە هەیە، خەڵکێکەیە کە هەم ئەکادیمی هەم خاوەن خیبرەیەکی زۆر لە هەموو بوارەکانی کارکردندا. ئێمە باوەڕمان وایە کۆمەڵی ئیسلامی ئەکرێ هێز و لایەنە سیاسیەکان هەمویان کۆدەنگ بن کە کۆمەڵی خەڵکی ئەکادیمی خاوەن توانە تەمسیلی کورد بکەن. بەڵام کێ ئەم مافەی هەیە؟ خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان و نوێنەرانی کورد لە بەغدا. ئەمما ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە پێناوی حزبێک، لە پێناوی کەسێک، لە پێناوی شەخصێک نەک بۆ خۆی نایکا، بۆ هیچ هێزێکی کەش بەڕەوای نازانێت ئەمە بکات. لەسەر بەشداریکردنی کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەی سەرۆکایەتەکانی هەرێم و لایەنە سیاسیەکان ڕێبوار حەمەد وتی کۆمەڵ هیچ کات گفتوگۆ و دانوستانی ڕەت نەکردوێتەوە مەگەرە و دامەزراوانە ناشەرعی و نایاسایی بوو بن. جارێت بەنسبەت بەشداریمان لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم چ ئەوەی کە لەسەر ئاستی کەسیەکەم و چ لەسەر ئاستی ئەو کۆبوونەوانی کە تایبەت بە بەغدا کراون، ئێمە بەشدار بووین یەک بۆ ئەوەی کە بەڕوونی هەڵوێستی خۆمان بڵێن. کۆمەڵی ئیسلامی لە هەر کۆبوونەوەی بەشدار بوو بێ بە وازەحی هەڵوێستی خۆی وتووە لەسەر هەموو پرسەکان و ئێمە باوەڕمان بە بینی ئەوەیە کەم هێزانەی لێرە لە هەرێمی کوردستان بەیەکەوەن و کارەکەن. ئێمە هیچ کاتێک لە هەستیارترین قۆناغەکانیشدا گوتومانە ئێمە دیدار و کۆبوونەوە گفتوگۆمان ڕەت نەکردوێت و ئیلا لە هەلومەرجێکدانەوێ مەسەلەی یاسایی بوون و ناشەرعی بوونی دامەزراوەکان لە ئارادا بوو بێ و کاتی و دامەزراوانە شەرعێتی قانونی و یاساییان نەما بێ. باش ئەو کاتەکانی کە ئێمە بەشدار بووین و باسیمان کردو کە ئێمە لەگەڵ گفتوگۆین لەگەڵەوەین بە حتا ئەو کێشانش کە هەند لە ڕێی گفتوگۆ و دیدارەوە چارەسەر بکرێت وەکو استراتیژێک وەکو مەبدەیەک ئێمە بەشدارە بین و قسەی خۆمانەکەین هەڵوێستەکانی خۆمانڵین. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕەخنەی توندی ئاڕاستی کابینی نوێمی حکوومەتی هەرێم کرد و وتی هیچ هەنگاوێکی دڵخۆشکەری بە ئاڕاستی چاکسازی نەناوە و ئەگەر بەم شێوە بەردەوام بێت ئەوە دەرەنجامی لە کابینەکانی پێش خۆی باشتر نابێت. من زۆر بەڕاشکاوی لێرە ئەیڵێم و تا ئێستا هیچ هەنگاوێکی دڵخۆشکەر نییە لەم حکوومەتە بۆ چاکسازیەکی ڕیشەی و ئەم حکوومەتە گەر بەم شێوەی ئێستا بڕوە درێژە پێدەری هەمان کابینەکانی پێشووە و ئەو چاکسازیانە نەک چاکسازی ڕیشەی نەکراوە هەنگاوەکانی چاکسازی ینی ئەوەندەی کە بەڕاستی بەشێکی خەڵەتاندنی ڕایگشتێندا هەنگاوی بنەڕەتی نییە و خەڵکی هەرێمی کوردستانی شەزانن وام هیچ ئیرادەیەکی جددیش ئێمە بۆ چاکسازی نابین وەگەر بەو شێوەیەش هەنگاو بنێم حکوومەتە ڕەنگە ڕوبەڕووی زۆرێک گرفتی گەورەتر بێتەوە لە حکوومەت لە کابینەکانی پێشخۆی. هەروەها لە وەڵامی و پرسیاری کە دەبێت دەوڵەوێتی کورد لە بەغدا چی بێت ڕێبوار حەمەد وتی با بڕۆی کۆمەڵی ئیسلامی موچەی فەرمانبەران بەشە بودجەی هەرێم شایستەدارایەکان لە پارەی گەنمی جوتیاران و مافی هێزەکانی پێشمەرگە گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان و جێبەجێکردنی مادی 140 دەبێت ئەولەویاتی گفتوگۆی هەر شاند وەفدێکی هەرێم بێت لە بەغدا. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام.